بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار بە ڕەحم و کەڕەمی خۆی لەو مانگەیەدا قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا. ئەوڕۆ ڕوودەکەمە گەنجان بەو پێی کە تەمەنی گەنجێتی تەمەنێکی زۆر گرنگە و تەمەنێکە لێپرسینەوەیەکی تایبەتی لەسەرە. بۆیە ئەوڕۆ دەڵێم ئەی گەنج، ئاگادار بە، وریا بە لەو مانگەیەدا بڕیار بدە ببیە گەنجێکی مولتەزیم، ببیە گەنجێکی خاوەن ئیمان، ببیە گەنجێک کە بەو شێوازەیەبی کە خوای پەروەردگار دەیەوێت. ئەنجا وریا بە دوو شت وریا بە. یەکەمیان پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بێت، دووهەمینیان خۆپارێز بە لە گوناه و تاوان و حەرام دەبیە خۆشەویستی خوای پەروەردگار و خوای گەورە دەتپارێزێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یەکێک لە ئامۆژگاریەکانیدا کە ئامۆژگاری پیاوێکی دەکرد کە بۆ ئێمەشە، فەرمووی ئیغتەنم خەمسەن قەبلە خەمسین، وریا بە 5 شت لەدەستت نەچێت بە غەنیمەتی بزانە بەر لەوەی کە 5 شتت بەسەر بێت. شەبابەکە قەبلە هیڕەمیک، کاکە وریا بە ئەی گەنج، تەمەنی گەنجێتیت پێش ئەوەی کە پیر ببی بکەویە تەمەنەوە، ئەوجا دەزانی گەنجێتی چەندە گرنگە. پێغەمبەر فەرمووی ئەو تەمەنەت لەبیر بێت، وریا بە لە کاری چاکەدا سەرفی بکە بەر لەوەی کە پیربوونت بەسەر بێت. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ لا تەزول قەدیمە عەبد یەومە القیامە، ئینسان لە ڕۆژی قیامەتێدا یەک هەنگاو هەڵنایەنێ، ناچێتە پێشەوە، یان لە دەشتی مەحشەر ڕزگاری نابێت هەتا وەکو یوسئەلە عن 4 خصال، هەتا وەکو پرسیارت لە 4 شت لێ نەکرێت، جا گوێت لێ بێت ئەی گەنج، وریا بە خۆت دابچەوە، بیر بکەوە لەو مانگەیەدا. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم وعن شەبابه فیما ئەبلاه، و لە تەمەنی گەنجیەتی دەپرسرێتەوە لە ڕۆژی قیامەتێدا ئەو تەمەنە گەنجیەتیت لە چی سەرف کرد. بەگشتی لە عمر و ژیان پرسیار دەکرێت، بەڵام پرسیارێکی تایبەت لە تەمەنی گەنجیەتی دەکرێت کە بە ئینسان دەگوترێت ئەو تەمەنە گەنجیەتیت لە چ شتێکدا سەرف کرد. وەرە لەو مانگەیەدا بڕیار بدە گەنجێکی مولتەزیم بی و بگەڕێەوە بۆ لای خدای پەروەردگار و خۆپارێز بی، خوای پەروەردگار لە دنیا و قیامەت دەتپارێزێت. محاسیبی کە یەکێکە لە زانایان دەفەرمێ سوێن بە خوای پەروەردگار، ئەگەر کات کڕین و فرۆشتنی پێکرابە، کاتم دەکڕی لەو گەنجانە، فەرمویان لە کێ؟ گوتی لەوانەی کە هەر بەبێ ئیش و کاری دەسۆڕێنەوە و تەمەنی گەنجێتی بەسەر دەبن لە بێ ئاگاییدا، ئەو تەمەن و ژیان و عمرم لێ دەکڕین، هەموویم لە پێناوی خدای پەروەردگار و خزمەتی ئیسلامدا سەرف دەکرد. کەواتە تەمەنی گەنجێتی زۆر گرنگە، وریا بە ئەی گەنج لەو مانگەیەدا بڕیار بدە کە گەنجێکی خۆپارێز و مولتەزیم بی، بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. مانگی گەڕانەوەیە، مانگی بەخۆ داهاتنەوەیە، مانگی وریا بوونەوەیە. ئەی گەنج لە بێ ئاگاییدا مەژیە هیچی دیکە. ئەنجا وریای دوو شت بە، یەکەمیان پەیوەندیت لەگەڵ خوای گەورەدا بەهێز بێت، دووهەمینیان خۆپارێز بە دەبیە خۆشەویستی خدای پەروەردگار. ئەنجا خوای گەورە تەماشاکە لە قورئاندا کە باسی یوسف پێغەمبەرمان بۆ دەکات کە ڕەمزی خۆپارێزیە، دەفەرمێ كذلك لنصرف عنه السوء والفحشاء، خراپە و خراپەکاری ڕووی لە یوسف کرد، بەڵام خوای گەورە دەفەرمێ ئێمە لێمان لادا. بۆچی؟ چونکە ئەو إنه من عبادنا المخلصين، چونکە ئەو لە بەندە هەڵبژێدراوەکانی ئێمە بوو، ئەو لە بەندە خاوەن ئیخلاسیەتەکانی ئێمە بوو، ئەو لەو بەندانە بوو کە ئیخلاس و دڵسۆزی بەرامبەر بە ئێمە هەبوو. خوای گەورە دەفەرمێت ئەو لە بەندە چاکەکان و هەڵبژێدراوەکان بوو، بۆیە خدای پەروەردگاریش خراپە و خراپەکاری لێلادا. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم إذا أحب الله عبدا حماه الدنيا، ئەگەر خدای پەروەردگار بەندەی خۆی خۆشویست، کەسێکی خۆشویست، لە دنیادا دەیپارێزێت، لە قیامەتیشدا دەیپارێزێت. دەفەرمێ وەکو چۆن ئێوە نەخۆش کە ئاوێک شتێک بۆی خراپ بێ پێی نادەن، ئاواش خدای پەروەردگار بەندەکەی خۆی دەپارێزێت لەو کاتەیەدا کە پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێزە.
ڕەبیعی کوڕی خەیسەم ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت کە گەنجێک بوو، بەڵام چ گەنجێک لە خواترس، خاوەن تەقوا، خاوەن ئیمانێکی بەهێز، گەنجێک بوو کە ڕەمزی خۆپارێزی بوو لە حەرام، گەنجێک بوو کە ڕەمزی تەقواداری بوو لە ناو کۆمەڵگادا. بۆیە بێباوەڕانی ئەو کاتەیە بە ئافرەتێکیان وت ئەگەر بتوانی ڕەبیعی کوڕی خەیسەم لە خشتەبەری و تووشی تاقیکردنەوەی بکەی لە بەرامبەردا 1000 درهم و دینارت پێدەدەین. هەروەکو چۆن ئێستا ئەوانەی کە خاوەنی سەرمایە و پارە و سامانن، ئەوانەی کە بێباوەڕ و خراپکارن، هەموو هۆکارێکیان خستۆتە کار بۆ ئەوەی کە گەنج بێهۆش و سەرخۆشکەن و لە خشتەی ببەن. ئەو کاتەیەش بەو شێوازەیە بە ئافرەتێک دەڵێن بچوو ڕەبیعی کوڕی خەیسەم تووشی فیتنە و خراپە بکە لە بەرامبەردا پارەیەکی زۆرت پێدەدەین. ئەو ئافرەتە خۆی ڕازاندەوە زۆر بە جوانی بە سفوری چوو کاتێک کە ڕەبیعی کوڕی خەیسەم لە نوێژ و لە مزگەوت دەگەڕایەوە چۆ سەر ڕێگای بۆ ئەوەی کە تووشی خراپەی بکات. بەڵام کەسێک پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا بەهێز بێت وەکو یوسف پێغەمبەر خوای پەروەردگار خراپەی لێلا دەدات. بۆیە لەو کاتەیەدا ڕەبیعی کوڕی خەیسەم لە کاتێکدا کە ئەو ئافرەتە بەرەو ڕووی دەچێت یەکسەر هاوار دەکات و ئامۆژگاری دەکات و پێی دەڵێت ئایا چۆن دەبێ ئەگەر ئێستا لەو کاتەیەدا مەلەکول مەوت بێت گیانت بکێشێت بچیەوە خزمەتی خودای پەروەردگاری خۆت چۆ وەڵامی خودای پەروەردگار دەدەیەوە. ئەدی چۆن دەبێت لە ناو گۆڕدا ئەگەر دوو فریشتە پرسیارت لێ بکەن لە ناو تاریکایی گۆڕدا چۆن وەڵامی خودای پەروەردگار دەدەیەوە، چۆن وەڵامی ئەو فریشتانە دەدەیەوە کە نێردراوی خودای پەروەردگارن. ئەدی چۆن دەبێت لە ڕۆژێکدا کە لە دەشتی مەحشەر ڕادەگیرەی لە بەردەمی خودای پەروەردگار هیچ کەسێک دەهانات نایێت ئەو ڕۆژەیە چۆ وەڵامی خوای گەورە دەدەیەوە. ئەدی چی دەڵێ لەو ڕۆژەی کە مەلایکەتەکان بەرەو جەهەنەمت ببەن خوا پەنامەندات کێ دیفاعت لێ دەکات، چۆن ئەو خراپەیە دەکەی، چۆن ناگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەو ئامۆژگاریە بۆ هەموو دایک و خوشکێکیشە، بۆ هەموو گەنجێکیشە، بۆ هەموو کەسێکە کە ڕەبیعی کوڕی خەیسەم ئامۆژگاری ئەو ئافرەتەیە دەکات. ئامۆژگاریە بۆ هەموو دایک و خوشکێک. بۆیە ئەو ئافرەتەیە یەکسەر لە هۆش خۆی دەچێت و ناڕەحەت دەبێت، یەکسەر کە هەڵدەسێتەوە دەڕوات تەوبەیەکی بە حەق دەکات، لە دوای ئەوە بە ئافرەتە خواپەرستەکە بەناوبانگ دەبێت. بۆیە ئەو بێباوەڕانەی ئەو سەردەمی دەڵێن ئێمە ویستمان ڕەبیعی کوڕی خەیسەم تووشی تاقیکردنەوە و تووشی فیتنە و خراپە بکەین، بەڵام ئەو لە نەتیجەدا بەسەرماندا زاڵ بوو. کەواتە وەریا بە ئەی گەنج هەر کاتێک بزانە کە پەیوەندیت لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بوو دڵنیا بە لەوەی کە خودای پەروەردگار دەتپارێزێت، لە دنیاشدا دەتپارێزێ و لە قیامەتیشدا پارێزراو دەبێ. ئەنجا دووهەمیان وەریا بە ئەی گەنج لە خراپە و خراپەکاری بە دوور بە، لە هۆکارەکانی وروژاندر و لە خشتە بەدن بە دوور بە، لەو هۆکارانەی کە ئیمانت ناهێڵن، لەو هۆکارانەی کە بێهۆش و سەرخۆشت دەکەن وریا بە لە سێشت. یەکەم لە کەناڵە خراپەکان و پێگە ئینتەرنێتیەکان، دووهەمیان لە گۆرانی حەرام، سێهەمینیشیان وریا بە لە نەزەرکردن. ئەو سێشتانە وریا بە تایبەتی دڵنیا بە ئیمانت سەلامەت دەبێ و دامەزرا و پارێزراو دەبی. بۆیە خوای گەورە کە باسی یوسف پێغەمبەرمان بۆ دەکات وەستەبەقە الباب، یەکسەر ئەو ئافرەتەیە کە داوا لە یوسف دەکات تووشی خراپەی بکات بەرەو دەرگاکە دەڕوا، ئافرەتەکەش دەڕوات بۆ ئەوەی کە ڕابکا لە شوێنی خراپ، بۆ ئەوەی کە شوێنی خراپ بەجێ بێڵێت. ئەی گەنج ڕوو لە شوێنێک مەکە کە شوێنی خراپە و خراپەکاریە. کاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ والمهاجر من هجر ما نهى الله عنه، کاکە مهاجر ئەو کەسەیە، ئەو کەسەی کە هیجرەت دەکات کێیە؟ یەکێک لە ماناکانی هیجرەت ئەوەیە کە ئینسان شوێنێک بەجێ بێڵێ کە شوێنی گوناه و تاوان و خراپە و خراپەکاریە خوددا پەنامەندات. خوای گەورە دەفەرمێ وإذا رأيت الذين يخوضون في آياتنا، ئەگەر دەبینی کەسانێک لە مەجلیسێکی لە شوێنێکی کە کەسانێک زەمی دینی خودای پەروەردگار و ئاەتەکانی خوای گەورە گاڵتە پێ دەکەن ئەو شوێنەیە فأعرض عنهم، ئەو شوێنە بەجێ بێڵە ئەی گەنج لەو شوێنانە مەبە کە شوێنی خراپە و خراپەکارین، کە شوێنی گاڵتەکردنن بە دین. بۆچی؟ چونکە ئەتۆش سەلامەت نابی حتا یخوضوا في حديث غيره، هەتا وەکو ئەو کۆڕ و مەجلیس و دەنگ و باسێ دەگۆڕێت ئەمما شوێنی خراپ دەبێت ئینسان بەجێ بێڵێت، چونکە ئینسان پارێزرا نابێت لەو شوێنانە. خوای پەروەردگار وەختێک باسی عیباد الرحمانمان بۆ دەکات، باسی بەندە چاکەکانمان بۆ دەکات، ئەو کەسانەی کە بەندەی تایبەتی خودای ئەڕەحمانن
یەکێک لە سیفەتەکانیان چییە؟ والذین لا یشهدون الزور، ئەو کەسانەی کە شاهێدی بە درۆ نادەن، ئەو کەسانەی کە ئامادەی شوێنی خراپ نابن، ئەو کەسانەی کە ئامادەی گۆرانی و هەڵپەڕکێ و تێکەڵاوی نابن، ئەو کەسانەی کە ئامادەی ئاهەنگ و بۆنەیەک نابن کە گوناه و تاوانی تێدا دەکرێت، شیرک و بیدعەت و خراپە و خراپەکاری و کوفری تێدا دەکرێت. ئەوانە هەمووی لە تەفسیری ئەو ئاەتەدا گوتراون وئیذا مەڕوا باللەغو مەڕوا کیراما. ئەو بەندانەی خودای پەروەردگار وەختێک بەلای لەغوێکدا دەڕۆن، بەهۆی باڵچیلێک و خراپەیەک بەلایدا ڕەت دەبن، زۆر مەردانە ئەو شوێنە جێ دێڵن لە جیاتی ئەوەی بچن بۆ ئەو شوێنانە، پشت لەو شوێنانە دەکەن و ڕوو لەو شوێنانە وەردەگێڕن. کاکە ئەو کەسەی بەندەی خوای پەروەردگارە خوا دەفەرمێت ئامادەی ئەو شوێنە خراپانە نابێت. ئەی گەنج، ئەتۆش کە ئامادەی ئەو شوێنانە دەبیت، ئەگەر ڕوو دە شتە خراپانە دەکەی دڵنیا بە ئیمانت سەلامەت نابێت. و یەکێک لە وەصف و هەروەها لە باسی سیفەتی عیباد الرحمن ئەوەیە کە ڕوو لەو شوێنانە وەرگێڕێ کە شوێنی خراپن، دڵنیا بە پارێزراو دەبی ئەگەر بێت و لەو شوێنانە خۆت بپارێزی. خۆت بپارێزە لە کەناڵە خراپەکان، لە پێگە ئەنتەرنێتیەکان، لەوانەی کە ئینسان خراپ دەکەن، لەوانەی کە بانگەشە بۆ خراپە و خراپەکاری دەکەن. خۆت بپارێزە لە تێکەڵاوی و گۆرانی حەرام، ئەنجا خۆت بپارێزە لە نەزەر. خۆت بپارێزە لەو کەناڵانەی کە ئینسان بەرەو خراپە و بەرەو خراپەکاری دەبن، خوا پەناماندات. زۆرێکن ئەوانەی کە دەرگایان واڵا کردووە و کڕیاری خراپە و خراپەکارین، لە جیاتی ئەوەی کە گەنج ئامۆژگاری بکەن، دەستی بگرن، بێهۆش و سەرخۆش نەبێت، خراپ نەبێت، بەرەو ئاقارێکی خراپی دەبن بۆ ئەوەی کە بیر لە هیچ نەکاتەوە، هەر بیری لای خراپە بێت. وەریابە پیاوێک دەنگ و باسی خۆی دەگەڕێتەوە لە کتێبی قوربانیەکانی خۆشەویستی کە دەڵێت 4 منداڵم هەبوو، هەر 4یان بەهۆی سەتەلایت و پێگە خراپەکانەوە هیچیانم نەماون، هەمویان لەدەستداوە. ئێستا ڕوو بکەمە کێ؟ ئێستا چی بکەم؟ هەر 4 منداڵەکەم لەدەستدا. چۆن؟ دەڵێ ڕۆژێکیان تازە کە سەتەلایت و ئەوانە پەیدا دەبوو، کوڕە گەورەکەمان گەڕایەوە، سەتەلایتێکی بەدەستەوە بگوتی بابە ئەوە دادەنێم ئاگاداری ئەخبار و هەواڵ و فلیم و نازانم چی و چی و چی دەبین، بۆ ئەوەی ئێمەش دانەبڕین لە کۆمەڵگاکەمان و لە تەکنۆلۆژیای سەردەمی. دەڵێ زۆرم پێ ناخۆش بوو، سەرەتا زۆر ئینکاریم کرد کە هەمویان ئەهلی نوێژ بوون، دەچوینە مزگەوت، سەردانی مزگەوتمان دەکرد، 2 کوڕ و 2 کچم هەبوو. نەتیجەی ئەوەی کە ئەو سەتەلایتەی لە ماڵەوە دانا، دەڵێ وردە وردە هەمومان خراپ بووین، وردە وردە گوێمان لە فلیمە خراپەکان دەگرت، وردە وردە تەماشای ئافرەتی ڕوتمان دەکرد دوو لە ڕوو جەنابتان، تا دوایی لە مزگەوت بێ ئاگا بووین، لە مزگەوت تەمبەڵ و سست بووین. دوایی وردە وردە لەگەڵ خراپە منداڵەکانم تێکەڵ بوون، ئەنجا بە تەواوەتی مدمین بوون و خراپ بوون. دەڵێ کوڕە گەورەکەیانم خێزانێکی هێنا کە بێ باوەڕ بوو، خراپەکار بوو، تووشی خراپە بوو، ڕۆژێکیان ئەویش لی تووڕە دەبێت و ئافرەت خێزانەکەی خۆی دەکوژێت، ئێستا گیراوە و لە سەجندایە و خوا بزانەکەی ئازاد دەکرێت. دەڵێ کوڕی دووهەمم تووشی مادەی هۆشبەر و خراپە بوو و تووشی دزی بوو، ئێستا 12 ساڵ حکم دراوە، ئەوە لە ناو زینداندایە و بۆ خۆی ئەویش ڕۆیشت. 2 کچەکەشم دەڵێ کچێکیان خراپەی لە ڕوودا لەگەڵ پیاوێک، ئێستاش نازانم چووە بۆ کوێ ماڵی بەجێهێشت. کچەکەی دیکەشم شووی بە پیاوێکی عەرەق خۆر کرد، ڕۆژێکیان پیاوەکەی لی تۆڕە دەبێت و شوشەی عەرەقەکەی بە سەریدا دەکێشێت، ئەویش ئێستا لە نەخۆشخانەی و نەخۆش کەوتووە. بەو شێوازەیە هەر 4 منداڵەکەم لەدەستدا بەهۆی ئەو پێگە خراپانەوە. وەریا بە ئەی گەنج، دڵنیا بە سەلامەت نابی هەتاوەکو لەو کەناڵە خراپانە بە دوور نەبی، هەتاوەکو لەو پێگە خراپانە بە دوور نەبی، دڵنیا بە هەر لە بێهۆشی و سەرخۆشیدا دەبی. ئەو مانگە مانگی بە خۆدا هاتنەوەیە، وەریا بەوە ڕوو بکە خودای پەروەردگار. کاکە تەمەنی گەنجێتی زۆر گرنگە، کاکە تەمەنێکە زۆر شتە لەدەست دەبران، بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. تەمەنەکەت دەڕوات، دوایی بۆت ناگەڕێتەوە هەرچەندە پەشیمان بی، بگەڕێەوە بۆ لای خودای پەروەردگار. ئەنجا دووهەمیان لە خۆپارێزیدا بەتایبەت وەریابە لە گۆرانی حەرام، وەریابە لە تێکەڵی و تەپڵ و تووزەلا، وەریابە لە شایی و هەڵپەڕکێ و تێکەڵی. ئێستا ئەوانەی کە تەماشای خەت و مۆبایل و فەیسبوک و فڵان و پێگە ئەنتەرنێتیەکان دەکەن، بەڕاستی یەکێک لەوەی کە گەنجی بێهۆش و سەرخۆش کردووە بریتیە لە گۆرانی حەرام و لە هەڵپەڕکێ و شای و بەزم و ئەو شتانەی کە گەنج بێهۆش و سەرخۆش دەکەن. یەکێک لەوانە ئەوەیە. بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێت گۆرانی
دەستپێکی لە شەیتانەوە یە کۆتایەکەشی بە تۆڕەبوونی خودای پەروەردگار دێت. دڵنیا بە ڕەبیعی عوقبەی کوڕی نافیع جوانی فەرمووە دەفەرمێت ئامۆژگاری منداڵەکانی دەکات و پێیان دەڵێت ڕۆڵەکانم ئاگاتان لێبێ گوێ لە گۆرانی حەرام نەگرن، چونکە هەر کەسێک گوێ لە گۆرانی بگرێت دڵنیا بە بەرەو خراپە و خراپەکاری زیاتر دەڕوات، دڵنیا بە تووشی تاوان دەبێت. ئەنجا لە یەکێک لە توێژینەوەکاندا کە لە وڵاتی سویسرا کراوە دەڵێت توێژینەوەیان لە چەند گەنجێک کردووە لە ساحەیەکی لە چۆلاییەکی گۆرانیان بۆ هەڵکردن بۆ ئەوەی کە گوێ لە گۆرانی بگرن، گوێیان لە گۆرانی گرتووە، دەڵێ ئیرادەی نەفسی خۆیان لە دەست داوە، تووشی وروژاندن بوون. ئەنجا دەڵێ لەو توێژینەوەیەدا دەڵێ ئەو گەنجانەی کە گوێ لە گۆرانی دەگرن ئیرادەی نەفسی خۆیان لە دەست دەدەن، سەیتەڕەیان بەسەر نەفسی خۆیان دانامێنێت. کاکە هەر ئەوەیە ئیمامەکانی ئێمە فەرموویانە گۆرانی بانگی شەیتان دەکات. بۆچی خۆت بپارێزە ئەی گەنج، بێ ئاگات دەکات، وریابە کەسانێک هەن کڕیاری خراپە و خراپەکارین، کەسانێک هەن لهو الحديث ومن الناس من يشتري لهو الحديث ليضل عن سبيل الله بغير علم. خۆی گەورە باز دەکات دەفەرمێ کەسانێک هەنەکە کڕیاری خراپن، کڕیاری پوچ و بەتاڵن، کڕیاری قسەی خراپ و کردەوەی خراپن، وریان نەبی وەکو چۆن نەزڕی کوڕی حارث کە ئەو ئاەتە سەبەب نزولەکەی لەسەر ئەوی دابەزیوە و بۆ هەر کەسێکی دیکەشە کە ئاوایە دەفەرمێ ئەو پیاوە دەچۆ لە وڵاتی ئێران و وڵاتەکانی دیکە چیرۆک و داستانی ڕۆستەم و پادشاکانی ئێران و ئەوانەی دەهێنا، هەر کەسێک گوێ لە پێغەمبەر گرت پایە صلی الله علیه وسلم دەچوو بۆ لای دەیگوت کاکە گوێ لە محەممەد مەگرە وەرە من چیرۆکی خۆشت بۆ دیگەڕمەوە. ئەنجا ئافرەتێکی گۆرانی بێشی بەندەی کڕی بوو، هەر کەسێک کە زانی بای مسلمان دەبێت دەیبردە لای ئەو ئافرەتەی دەیگو بە کەیفی خۆی گۆرانی بۆ بڵێ، بۆ ئەوەی کە لە محەممەدی دوور خاتەوە، بۆ ئەوەی کە لە قورئانی دوور خاتەوە. دەی بەڕاستی ئەو ڕۆژ بە هەمان شێوازە وەریای خۆت نەبی لە یادی خودای پەروەردگار بێ ئاگا دەبی، دڵت دەڕوات، سەیتەڕەت بەسەر نەفسی خۆتەوە نامێنێت، وریا بە ئەگەر خۆت نەپارێزی پارێزراو نابی و ئیمانت سەلامەت نابێت. ئەنجا سێهەمینیان خۆت بپارێزە ئەی گەنج لە نەزەرکردن، چونکە تیرێکە لە تیرە ژەهراویەکانی شەیتان. بەڵێ نەزەرکردن هەر ئەوە نییە کە ئینسان نەزەرێک دەکات و گوناه و تاوانێکی گچکەیە، بەڵکو بەرەو تاوانی گەورەتر دەڕوات. خوای گەورە دەفەرمێ قل للمؤمنين يغضوا من أبصارهم وقل للمؤمنات يغضضن من أبصارهن. لەو دوو ئاەتە جیاوازەدا خودای پەروەردگار ئامۆژگاریمان دەکات بۆ پیاوان و بۆ ئافرەتان چاوتان داخن لە ئاستی حەرامدا. بۆ یەگوتراوە كل الحوادث مبدأها من النظر، کاکە هەموو ڕووداوەکان پەیوەندیان بە چاوەوە هەیە. بۆچی؟ چونکە شەبەکاتی چاو ئەوەی کە تۆماری دەکات دوایی لەسەر دڵت جێگیر دەبێت و دڵ داوای دەکات. کاکە بزانە هەموو ڕووداوەکان پەیوەندیان بەو نەزەرەوە هەیە. بزانە جاری وا هەیە ئاگرێکی زۆر گەورە لە یەک دەنکەش قارتە و لە ئاگرێکی زۆر گچکەوەدا دەکەوێت. بزانە شاخێک چیایەک کە تۆ دەیبینی لە چەند وردەبەردێک دروست بووە. مەڵێ کاکە ئەوە گوناهێکی گچکەیە هیچ نییە. دڵنیا بە بەرەو گوناه و تاوانی زۆر گەورەترت دەبات. بۆیە گوتراوە نەزەرکردن بەریدی زینایە. خوا پەناماندات. بۆیە پێغەمبەر دەفەرمێت ئەلعەینانی تەزنیان وەزیناهما النەزەر. چاوەکانی ئینسان زینا دەکەن، زیناکردنی چاویش بریتیە لە نەزەرکردن. خوا پەناماندات. دڵنیا بە پارێزراو نابی، دڵی ئینسان گوناه و تاوان دەیجۆڵێنێت. هەموو نەزەڕێکیش تموحێکی شەیتانی تێدا هەیە و شەیتان ئینسان بەرەو خراپە و خراپەکاری دەبات. لە توێژینەوە زانستیەکانی ئەوڕۆدا لە پێگە زانستیەکان کە بڵاویان کردوتەوە دەڵێن لە ڕووی زانستیەوە نەزەرکردن چەند کاریگەریەکی خراپی بەسەر ئینسانەوە هەیە. یەکەمیان زاکیرەی ئینسان لاواز دەکات، توانای لەبەرکردنی نامێنێت، توانای سعی و هەوڵدانی نامێنێت، ئەنجا خیانەتی زەوجی زیاد دەکات، ئەنجا تەلاق زیاد دەکات، متمانە لە نێوان ژن و پیاودا ناهێڵێت. کاکە گەنجێک بەخوا چەند ساڵێک هات بۆی گەڕامەوە گوتی مامۆستا من لە یەکێک لەو گوندانم کاتێک کە لە ماڵەوەم هیچ عیبم نییە لەگەڵ خێزانەکەمدا، بەڵام کە دێمە شار ئەوەندە تەماشای ئافرەت دەکەم و نەزەر دەکەم بەخوا لەگەڵ ماڵ و منداڵی خۆم لە ماڵەوە تێک دەچم و بەینمان تێک دەچێت. ئەوەیە کە توێژینەوە زانستیەکانی ئەوڕۆ دەڵێن نەزەرکردن متمانە لە نێوان ژن و پیاودا ناهێڵێت. ئاو توێژینەوە زانستە لە وڵاتی ئەمریکا کراوە
کە وڵاتێکی مسلمان نییە، بەڵام گەیشتونەتە ئەو نەتیجەیە کە نەزەرکردن ئەو خراپە و ئەو کاریگەریە سەلبیانەی بەسەر ئینسانەوە هەیە. بۆی ئیبن القەیم جوانی فەرمووە دەفەرمێت بەڕاستی کاتێک کە ئینسان چاوی بەڕەڵا دەکات ئەوەی کە ئینسان دەیبینێت لەسەر دڵی دا وێنەی دەکێشێت، دوایی ئەو دڵت ئەو زاکیرە و مێشکەت داوای ئەوە دەکات کە لە دڵت داچەسپیوە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئیمامی عەلی دەفەرمێت لا تتبع النظر النظر، وریا بە ئەی عەلی تەماشاکردن و نەزەرکردن نەکەی، چونکە یەکەم جار کە چاوت پێی دەکەوێت دڵت لە لای نییە، بەڵام دووەم جار نابێت تەماشاکەی. ئیبن القەیم دەفەرمێ لەبەرەوەی یەکەم جار دڵ ئامادە نییە کە تەماشای شتێک دەکات، بەڵام دووەم جار و سێم جار دڵ لە لای ئامادە دەبێت. محەممەد ڕاتب نابلسی دەڵێت نەزەرکردن وەکو ئەوە وایە کە سیلاحێک سوارکەی بۆ ئەوەی کە بیتەقێنی. جا ئایا کەسێک سیلاح سوارکات ئەمینە لەوەی کە ناتەقێت ئینسان بەرەو خراپەی زیاتر دەبات. دکتۆر یوسف قەرزاوی دەڵێت بەڕاستی کاریگەری نەزەرکردن تەنها لەسەر ئەوە نییە کە گوناهێکی گچکەیە و لەسەر چاو نییە، بەڵکو دڵی ئینسان تووشی خەتەرە دەکات، بەڵکو ئینسان تووشی مشک بڵاوبوون و پڕژان دەکات، بەڵکو فکری ئینسان تێک دەدات و دڵی ئینسان خراپ دەکات. هەر ئەوە نییە بەرام کە گوناهێکی گچکەیە. بۆیە گوتراوە من ئەطلق نەظەره دامت حەسرەته، هەر کەسێک چاوی بەرەڵاکات بەڕاستی داخ و حەسرەت و پەژارەی زۆر دەبێت خوا پەناماندات. بۆیە گوتراوە سەبرگرتن لەسەر نەکردنی نەزەر زۆر ئاسانترە وەک لەوەی کە لە دواییدا لە نەتیجەی نەزەرکردن شتێکت بۆ دێتە ئاراوە لە دڵتدا دروست دەبێت کە بەڕاستی سەبر و ئارامی لەسەر ناگری. کەواتە وریا بە ئەی گەنج ڕووبکە خدای پەروەردگار خۆت بپارێزە بۆ ئەوەی کە ئیمانت سەلامەت بێت. ئەو شتانە بەڕاستی وات لێ دەکەن کە بێهۆش و سەرخۆش بی و ئاگات لە خدای پەروەردگار نەمێنێت. وەختێک هەر ئەوەندە دەزانی کە چوویەوە خزمەتی خدای پەروەردگاری خۆت. ئەنجا چارەسەرمان چییە؟ یەکەم چارەسەر ئەوەیە کە ڕوو بکەینە خدای پەروەردگار و هەست بە چاودێری خوای گەورە بکەین. خوای پەروەردگار لە هەر شوێنێک بی دەتبینێت. وهو معكم أينما كنتم. ئەی گەنج ئەی ئینسان ئەی مسلمان بزانە خوا دەفەرمێت لە هەموو شوێنێک خوای گەورە لەگەڵتدایە بە عیلم و زانست و زانیاریەکەی. یەکەمین شت هەستکردنە بە چاودێری خوای گەورە. دووهەمینیان بیرکردنەوەیە لە سەرنجامی خراپە و نەزەر. سێمینیان دوورکەوتنەوەیە لە وروژێنەرەکان، کاکە لەوانەی بە هیلاکت دەبن، لەوانەی بێهۆش و سەرخۆشت دەکەن دوورکەوەوە. چارەسەرەکە ئەوەیە. سێمینیان خۆ سەرقاڵکردنە بە عیبادەت و کاری باش. کاکە لە جیاتی ئەوەی گوێ لە گۆرانی دەگرێت نەزەر دەکەی گوێ لە قورئان بگرە، گوێ لە شتێکی چاک بگرە، گوێ لە وتاری مامۆستایەک بگرە، وتارێک بڵاوکەوە، قورئانێک بڵاوکەوە. چارەسەر ئەوەی ڕووبکەی خوای گەورە ئەو نەفسەت سەرقاڵی نەکەی بە شتێکی باشەوە، دڵنیا بە بەشتی خراپەوە سەرقاڵت دەکات. کەواتە وریا بە ئەی گەنج مانگی وریا بوونەوەیە و مانگی بۆ خۆدا چوونەوەیە و مانگی ڕووکردنە خدای پەروەردگارە. بە ئەو تەمەنەت نەڕوا برام، ئەو تەمەنە زۆر گرنگە، بەخوا بڕوا نایەتەوە بە هیچ شتێک نایەتەوە. کەواتە وریا بە هەتاوەکو لە ژیاندای بەر لەوەی کە بمریت، بەر لەوەی کە پیر ببیت، ئەو تەمەنەت بە فیڕۆمەدا مانگی گەڕانەوە و ڕووکردنە خدای پەروەردگارە. لە کۆتاییدا فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە فەرمایشتێکی صحیحدا دەفەرمێت اضمنوا لي ستا من أنفسكم أضمن لكم الجنة. پێغەمبەر دەفەرمێت ئێوە زەمانەتی شەشتم بۆ بکەن ئەمن زەمانەتی بەهەشتێتان بۆ دەکەم. ئەوە زەمانەتە لەلایەن پێغەمبەرەوە، کەسێک نییە بڵێ ئایا ڕاستە یان ڕاست نییە. 100% زەمانەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەر کەسێک ئەو شەشتانە بپارێزێت ئەو پێغەمبەر دەفەرمێ ئەمن زەمانەتی بەهەشت بۆ ئەو کەسەیە دەکەم. وغضوا أبصاركم. یەکێک لەو شەشانە ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئێوە چاوتان بپارێزن ئەمن زەمانەتی بەهەشتێتان بۆ دەکەم. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی وامان لێ بکات کە پارێزراوە بین، چاو و زمان و دڵمان بپارێزین لە هەرچی قەدەغەکرا و حەرام هەیە. ئەو مانگەیە بە دەرفەت بزانین بۆ ئەوەی کە ڕوو بکەینە خدای پەروەردگار. یا ڕەبی خۆیان ئەتۆش لە خەوی بێ ئاگاییدا و خەبەرمان بێنین. یا ڕەبی خۆیان ئەتۆش هیدایەتمان دەی، یا ڕەبی خۆیان هیدایەتی گەنجەکانمان بدەی بۆ ئەوەی بەهۆش خۆیان بێنەوە لەو مانگەیەدا ڕوو بکەنەوە. یا ڕەبی خۆیان ئەتۆش لێمان خۆش بێ و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی، قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.
Wassalamu alaikum warahmatullahi wabarakatuh.